شۆن کاپاوف شارەزای بواری بازرگانی و تەکنۆلۆژیا بەڕێز شۆن سپاس کە لەگەڵ کوردستان 24 بۆچی سەرڕای پێداگریەکانی ترامپ دادگای باڵای فدراڵی ئەو بڕیارەی سەبارەت بە پێناسی گومڕوکیدا؟ ناتوانم زۆر لەبارەیەوە بڵێم لە ڕووی نیازی پشتیەوە، بەڵام ئەوەی کە من بۆی دەچم ئەو تووڕەیە، چونکە تووڕەیە لە دۆخی یان بڕیارەکەی دادگای باڵا، بۆیە من پێم وایە فشارێکی زۆر دەبێت بۆ سەر وڵاتانی تر بۆ ئەوەی بێن ڕێکەوتنی لەگەڵدا بکەن بە شێوەیەک هەوڵ دەدات بگاتە بێتە سەر مێزی گفتوگۆکان لەگەڵ هەندێک وڵاتی تردا بۆ ئەوەی زیاتر دادوەرانە بێت بە بۆچوونی ئەو. باشە، کەواتە ئەم بڕیارەی دادگا بڕیاری کۆتاییە، هیچ گۆڕانکاریەکی بەسەردا نایەت بەپێی یاساکانی ئەمریکا؟ لە ڕاستیە پێم وایە کاتێک باسی تۆمەتبارکردنەکەین ئەوەی کە سەرۆک دەیڵێت پێم وابێ هەموو شتێک لە بەردەستدایە بۆ گفتوگۆکردن لەبارەوە وەک هەنگاوی سەرەتایی بۆ گفتوگۆکردن لەبارەی ڕێککەوتنی بازرگانی لەگە وڵاتانی تردا بە ئەوەی سەرنجیان ڕاکێشێت و دووبارە گفتوگویان لەگەڵ بکات بە ئەوەی بزانن کە دۆخەکە چۆنە. زۆر باشە، کەواتەم بڕیارە بە وەشاندنی گورزێک لە سیاسەتی ئابووری ئەمریکا لێک دەدرێتەوە، چه کاریگەریەکی لەسەر سیاسەتی ئابووری ئەمریکا دەبێت؟ من پێم وایە ئەوەی کە ڕوودەدا ئەو باجانە کە سەپێنراون زۆربەی کات بۆ وەکو کەرەستەیەک بەکاردێن بۆ ئەوەی ڕێککەوتن لەگە وڵاتانی تردا ئەنجام بدرێت، بۆ ئەوەی فشاری زیاتریان لێ بکات، کاتێکیش باسی بەرهەم دەکەین، کاتێک باسی هێنانە ناوەیان دەکەین بۆ وڵاتەکە ئێمە، بەڵام ئەوەی کە من دەیزانم هاوڵاتیانی وڵاتە ئەمریکا وەکو من ئێمەین کە ئەو باجە دەدەین کاتێک ئەو باجە لەسەر وڵاتان زیاد دەکرێت، بۆیە ئەمە وەکو کەرەستەیەک بەکاردەهێنرێت بۆ فشارکردن بۆ ئەوەی ڕێککەوتنیان لەگەڵ ئەنجام بدەن. بۆچی وا دەڵێن بەڵام دڵنیا نیم، بەڵام ئەو بەوەی کە بینیمانە لە ڕابردوودا ڕوویداوە ڕێککەوتنە بازرگانیەکان لە ماوەی چەندین دەی ڕابردوودا بەهۆی یا هەڕەشە بووە یان بەهۆی سەپاندنی باز بۆ بەسەر وڵاتانی تردا بۆ ئەوەی فشاری گفتوگا لێ بکەن. باشە، بەڕێز شۆن تا چەندم سیاسەتە سەرکەوتوو بووە، ئایا ئەو باجانی سەپاندووە هیچ ڕێککەوتنێک کراوە؟ سەرەتا بڕیار بوو بەسەر مەکزیک و کەنەدا و چیندا بێت و دواتر وڵاتانێکی دیکەشی گرتەوە، یانە واتە بازنەکە بەرفراوانتر بوو، توانرا لە ڕێگەم سیاسەتەوە سەرکەوتوو بێت؟ ئاسان نییە پێشبینی بکەم بۆ ئەو بابەتە، بەڵام وا پێدەچێت ئەو باجانەی کە زیاد کرابوون بە بۆچوونی خۆم هەندێک گفتوگۆی هێنایە ڕوودان بۆ سوودی ئەمریکا لەگەڵ هەندێک وڵاتە بۆ ئەوەی سوودی بۆیان هەبێت، بەڵام لە هەمان کاتدا ئەوەی هێنایە کەوە کە پێویستە ئەمە بەکاربێت بۆ فشارکردن لە هەندێک وڵاتی تر. باشە، بەڕێز شۆن، دۆناڵد ترامپ دەڵێت کە ئەو کەسانەی کەم بڕیارەیان داوە دژی ئەمریکان لەژێر کاریگەری وڵاتانی دیکەدا بڕیاریان داوە و دەپرسێت ئەگەر ئەوانە زیرەک بوانایە دەیان پرسی کە ئەو ملیارەها دۆلارەی کە لە ئەنجامی سەپاندنی گۆمڕۆکدا هاتۆتە ناو ئەمریکاوە چی لێ دێت و چۆن دەتوانن بەکاری بهێنن؟ ئەم پارەیە چی لێ دێت؟ کێ بڕیار لەسەر ئەو ملیارەها دۆلارە دەدات کە لە ئەنجامی سەپاندنی باج ئێستا لە ئەمریکایە؟ ئەمە پرسیارێکی زۆر جوانە. من بەرداخەوە جوابم بۆ ئەوە پێ نییە، نازانم ئەو پارەیە بۆ چۆ ڕۆشتووە یان تا چ ڕادەیە کە سوودی لێ بینراوە لە نێو ئەمریکادا. زۆر باشە، کەواتەمە کاریگەری دەکاتە سەر پەیوەندی ئەمریکا، پەیوەندی داهاتووی ئابووری ئەمریکا و سیاسەتەکە ئابوووریەکانی بەرامبەر بە وڵاتانەی کە لەلایەن ئیدارەکەی ترامپەوە باجیان بەسەردا سەپێنراوە،
ئایا دەکرێت لەو ڕێگەیەوە پەیوەندیەکی بەرفراوانی دیکە لەگەڵ ئەمریکا دەست پێ بکەنەوە؟ بەڕاستی ئەوە دەکەوێتە سەر ئاخۆ چ وڵاتێکە پەیوەندێکە چۆن بۆ لە ڕابردوودا لەگەڵ ئەمریکادا یان با بڵێن لە نێوانیان باش بووە یان نا ئایا دەتوانن گفتوگۆی تازە لەگەڵ یەکتریدا ئەنجام دەن بۆ ئەوەی هاو بەشی نوێ دروست بکەن یاخودنا. بۆیە گشت ئەمانە پەیوەستن بە چۆنەتی ئەنجامدانی گفتوگۆکردن لەگەڵ ئەم ئیدارەی ئێستەی ئەمریکادا بۆ ئەوەی بتوانن ڕێکەوتنێک ئەنجامدان. هەروەها ترامپیش ڕوون بووە لەسەرەوەی کە دەیەوێت ئەمریکا بخاتە پێشینەی کارەکانیەوە. بۆیە ئەگەر کەسێک بتوانێت ڕێکەوتنێک ئەنجام بدا ئەو کاتە سوودی دوولایانەی دەبێت و ئەمەش زۆر باشە، بەڵام ئەگەر نەتوانێت پێم وابێ دەکەوێتە دۆخێکی جیاوازەوە. پێتان وایە هەڵوێستی وڵاتانی ئەوروپا لەمبارەوە چی دەبێت لەبەرەوەی زۆربیان ناڕازی بوون لەم سیاسەتەی ئیدارەکەی ترامپ بۆ سەپاندنی پێناسی گومرکی بەسەر هەندێک وڵاتدا؟ بەڵێ پێم وایە وڵاتانی ئەوروپا لۆمە ناکرێن لەو بارەیەوە. هەر جۆرە گۆڕانکاریەک کە ئەنجام دەدرێت هەستی جیاواز دروست دەکات. من بەتاوەتی لێیان تێدەگەم بۆچی هەندێک وڵاتی ئەوروپا یان لە یەکێتی ئەوروپا یان وڵاتانی تر هەست بکەن کە ئەمە جێچەڵپێکردنە یان ناعادلە. باشە، بەڕێز تاماژت بەوە کرد کە سەپاندنی باج و پێناسی گومرکی بەسەر وڵاتانەدا کاریگەری لەسەر هەر تاکێکی ئەمریکا دەکات، بەڵام کاریگەری ئەم بڕیارانە ئیدارەکەی ترامپ لەسەر بازار و لەسەر ئابووری و داهات لە ئەمریکا چۆن بووە؟ بەڵێ ئەو باجانە لە کۆتاییدا باجێکن کە بەسەر خەڵکی ئەمریکادا دەسەپێندرێت و وڵاتانی تریش دەبێ پابەت بپێوێت. ئەو باجانش بە شێوازێکی زۆر دانراون بۆ ئەوەی قازانجیان لێ بکرێت و ئەو خەڵکەش کە بابەتەکان دەکڕن کاڵاکان دەکڕن دەبینن کە نرخەکان بەرز بۆتەوە. بۆیە ئێمە دەبێت پارەیەکی زیاتر بەو کاڵایانە بدەین کە لە دەرەوە بۆمان دێ. پێم وابێ هۆکارەکە یا مەبەستەکە لە پشت ئەوەیە کە یا ئەوەتا دروستکردنی ڕێکەوتنێکی باشترە بۆ ئەوەی سوودی باشتری بۆ ئەمریکا هەبێت، یانیش دەکرێت ئەوە بێت کە فشار لە خەڵکی ئەمریکا بکات بۆ ئەوەی کارگەی زیاتر دابنێن لەبری ئەوەی شتە کاڵاکان لە دەرەوە بێنن. هەروەها وەکو پێم وتن بەرزکردنەوەی ئەو باجانە کاریگەری تەواوی بەسەر هاوڵاتیانی ئەمریکاوە هەبوو و نرخەکان بەرز بوونەتەوە. ئەمە شتێکی تازە نییە کاتێک باسی باز دەکەین. چەندین جا لە ساڵانی ڕابردوودا ئەمە ڕوویداوە و لەم ئیدارەیەشدا ئەمە زیاتر بەکاردێن وەکو دەبینن لە سیاسەتەکانیدا کە دەڵێ 10% بەسە وڵاتانی تردا دەسەپێنێت. زۆر باشە، سپاس دەکەم. بەڕێز شۆن کاپاف، شارەزای بواری بازرگانی و تەکنۆلۆژیا لە کالیفۆرنیاوە لەگەڵم بووی. سپاس.